ئیمماعەتی یعنی چی؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا تەکونوا ئیممەعە. ئیممەعە زاراوەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئێوە وا مەبن هەر دواکەون، یعنی هەر ڕەدووکەون، هەرچەنە ڕەدووکەوتن لە مەنتقەی مەنگوڕایەتی و سەردەشت و لە قەڵات جێوانە بۆ ئەفرەت دەڵێن کە ڕەدووی پیاوێگەکەوێ ڕوا حەزی لێ کردووە لەگەڵی ڕاوە لەو مێردیشی هەبوو. ئێستا ئیسلامیەکانیش ڕەدوو کەوت، ڕەدووی ئەو ئەلمانیەت ئاڵغوتانە کەوت، هەقە پێیان بڵێن ڕەدوو کەوت، چونکە زۆر ئیشێکی گەوریان کرد، وازیان لە ساحەبەکەی خۆیان هێنا کە ئیسلامەکەی ڕەدووی ئەو ئەلمانیەتە کەوت. بۆ ئێمە نامانوێ بێنەوە ناو خێزانی ئێمە، ئابڕووی ئێمەشیان بردو، لەبەرەوە پاک نەماون تا بێنە ناو ڕیزی ئەهلی حەل و عەقدەکە. ئەم ئیممەعەتی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا تەکونوا ئیممەعە، ئیممەعە مەبن ئەگەر خەڵک باش بوو ئێمەش بڵێن ئێوەش باش بن، ئەگەر خەڵک خراپ بوو ئێوەش خراپ بن، وا مەبن. یعنی کورد پێڵێ لە سلێمانی ئەڵێن شوێن قەرەباڵغی کەوتووە، شوێن قەرەباڵغی مەکەون، ساحەبی دید و تێڕوانین و منهەجی خۆتان بن لە پەروەردەکردن و ئاڕاستەکردن، خاوەنی مەشروعی سیاسی خۆتان بن. بۆچی مەشروعێکی سیاسی ئیسلامی، دەستورێکی ئیسلامی کە 1291 ساڵ حکمی کردو، هاری کوردی دای ڕێژێ مەسعود بەرزانی هەمووی هەڵتەچێنێ و کلیلەکەی بخاتە بزوی دەرپێکەی؟ بۆچی مەشروعە ئیسلامیەکەت پووکانەوە و سووکت کرد لە بەرچاوی خەڵکی؟ بۆچی بانگەوازە خواییەکەشت واز لێهێنا؟ هەر هەموو پیاوانی ئەم حیزبانە ڕایان کرد چوونە پەرلەمان و چوونە وەزارەت و چوونە واجهەکانی مەڵبەندەکان و ئەفەندی، بانگەوازەکەشیان واز لێهێنا حتا وەزیرێکی کافر و ملحید بانگەکەیان لێ بکا بە ئەلکترۆنی. ئێوە زانی چەند زەرەرتان کردو کە مەشروع ئیسلامیەکەتان فەوتان، کە لانی کەم 2000 گەنجمان لە پێناویە خوێنی ڕشتووە. ئەو هەموو ناسۆرەشمان چێشتۆ لە پێناوی، ئەو هەموو فەقیریە، ئەو هەموو زەلیلیە، ئەو هەموو عەزیزانەی کە ئێستاش نازانین ڕوفاتەکانیان لەکوێن لەژێر تەعزیبی پارتی وێچێتیە کە ڕۆحیان دەرچووە، نازانین لەکوێ شاراونەت. مەشروعی ئیسلامیتان بۆ فەشەل پێهێنا.